ئەمڕۆ بە واژۆی 31 ئەندامی پەرلەمانی عێراق پرۆژەی قەدەغەکردنی بانگەشە و ڕەواجدان بە هاوڕەگەزبازیمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرد بۆ قەدەغەکردنی هەموو جۆرە بانگەشەیەک کە بکرێت بۆ هاوڕەگەزخوازی هاوڕەگەزبازی کە لە ئێستەیە بەداخەوە لە عێراق و هەرێمی کوردستان پشتیوانیەکی زۆری دەرەکی و هاوکاریەکی زۆری مادی دەرەکی هەیە بۆ ئەوەی ئەم بابەتە مەترسیدارە لەسەر تاک و خێزان و کۆمەڵگە ڕەواجی پێ بدرێ و بڵاو ببێتەوە، ئاسایی ببێتەوە لای تاکەکانی کۆمەڵگە. لە پرۆژە یاساکەیە بانگەشەی کەسی، ڕەواجدانی موسساتی حکومی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، دامەزراوەکانی خوێندن لە زانکۆ و پەیمانگا و ناوەندەکانی تری خوێندن هەمووی قەدەغە دەکا و سزا دانراوە بۆ ئەو کەس و ناوەند و لایەنانەی ئەمە ڕەواج پێدەدەن و بڵاوی دەکەنەوە. جگە لەوە ئەو شاندانەی دێنە وڵات، چ دیبلۆماسی بێ، چ وەرزشی و چ کۆمەڵگەی مەدەنی و چ هەر بوارێکی تر بێ، ڕێگە بە بەکارهێنانی ئەم ڕەمزانەی هاوڕەگەزخوازان نادرێ و هاوردەکردنی ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە ئێستا دروشم و لۆگۆی ئەوانی لەسرە قەدەغە دەکرێ و لە ناوخۆشە هەر بەرهەمێک ئەو دروشمانەی لەسەر بێ ڕێگەی پێنادرێ. واتە ئەم پرۆژە یاسایە بۆ بانگەشە و ڕەواجدانە قەدەغەی دەکات. کردارەکە خۆی لە یاسای سزادانی عێراقی سزای لەسەرە و سزای توندیشی لەسەرە.